سڵاوتان لەبێت. خانما فیلمساز ڕۆژە حەسەن میوانی ستۆدیۆی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە تا پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر گرنگی ئەم فستیڤاڵە. هاتوو ڕۆژە بخێر بیت. زۆر سپاس بۆ جەنابە. خۆشحاڵم کە لێرە ئامادەی. زۆر سپاس، خۆشحاڵترم بە هیوای گفتوگۆیەکی باش. بەهیوان. بۆچی کورتە فیلم یاخود دروستکردنی گرنگە؟ کورتە فیلمێکێکە لەو ڕێگەیانەی کە هەر فیلمسازە یاخود هەر کەسێکە لە بە بدایەتی دروستکردنی فیلما بێ یاخود ئەزمموی هەبێ، کورتە فیلم ڕێگەیەکە بۆی کە بتوانی پەیامەکانی خۆ بە سەریعتر بگەێنی و بتوانین لە مودەیەکی کەمە ئەو پەیام و مەسەجەی کە هاتە بیگەێنی، هەم لە ڕووی ئەزمموونەوە واکا کە تۆ ئەزمموی زۆرتر وەربگری، چونکە بوونی فیلمی درێژ ڕەنگە لە ژیانی کەسێکە چەند جارێک فرسەیەکە بێت کە بتوانێت فیلمی درێژ دروستکە، بەڵام فیلمی کورد بە حکومەی کە تێچووکی کەمی تێچێ وە لە هەمان کاتە پەیامەکەش یاخۆ چیرۆکەکە کورتترە ڕەنگە دەرفەتەوە هەبێت کە بتوانی فیلمی کورد زوو دروست بکەی، بۆیە هەم جگە لەوەی کە ئەزمموونە هانی شتەیە کە بتوانی زووتر ئەو پەیامانەی کە هاتەوە ناتوانین لە فیلمی درێژە نمایشیان بکەی بتوانی بیلۆ بکەیتەوە کە کورتە فیلم بکەی. یەکێکە لەو ڕێگەیانی کە ڕێگەیەکی زۆر باشە و ئەتوانێت هەمووەکو ئەزمموون تەماشای بکەی و هەمووکەوەی کە بە خێراترین یاخود بە سەریعترین شێوە فیلمەکانەکەیتە بەردەمی بینەران و پەیامەکان و ئاماجی فیلمەکەشە بینن. مۆبایل دەتوانێت کە فیلمێکی باش دروست کات؟ بەڵێ، ئەگەر فیلمساز ئەو تێڕوانێکی خۆی هەیەی لە نێو سیناریۆ و پلان و ئەو شتانی ترکە لە پشت بەرەهێنانی فیلمەوەن ئامادەیەکی تاویان هەبێ، بەڵێ مۆبایل ئەتوانین بڵێن تەنها میدیۆمەکە بۆی کە بتوانی پەیامەکەتی یاخود فیلمەکەتی پێڕیکۆرد بکەی. یەکێکە لە ڕێگا باشەکان و یەکێکە لە ڕێگا سەریعەکان، هەم لەبەرەوەی بودجەی کەمە و هەم لەبەرەوەی لە کاتی پراکتیکا مامەڵەی ئاسانترە، چونکە هەڵگرتنی کامێرای مۆبایل کاتێکی سریعتر بۆ کەسێک کە بەرەمێنەری فیلمەکە یاخۆ دەرێدەری فیلمەکەیە و لەمان کاتە ئاڵوگۆڕ و گواستنەوەی ئاسانە بەدەستەوە توانی مامەڵی پێ بکەی و بتوانی لە کەمترین کاتا فیلمەکەت بەرهەم بێنی، چکە خۆمانەزانی کە کاتە کامێرەیەکی گەورە بەکارێنی بۆ ناگەر ئەلێکسا بەکارێنی دوو کەس پێویستە بە سێتەپێکا و ئاگای لێ بێ و یعنی لە ڕووی کات و سێتەپوانشەوە زۆرتر کاتە بۆ گەڕێتەوە. داهاتووی ئەو فیلم سازانە چۆنە بینی کە بەشداری ئەم فستیڤاڵاکەن؟ لە ڕاستیە هەر ئەزمموونێک هەر بەشداریکردنێک بۆ خۆی ئەتوانێت خەرمانێکی تر بێ بۆ سەر باگراوندی و کەسی کە فیلم ئەزمموونەکە، بۆی ئەو کەسانی کە بەشداری فستیڤاڵی کورتە فیلمەکەن لە ڕێگەی مۆبایلەوە یەکێکە لەو ڕێگەیانی کە زۆر باشە و ئەتوانن بە ڕێگەیەکی کورت و بە تەکنیکێکی ئاساتر کە کامێرەکەی بتوان فیلمەکانیان بەرەم بێنێن و شتێکی شەکە ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستانەوە 2 ساڵە جێبەجێ کرێ و یەکێکە لە ڕێگا باشەکان یەکێکە لە ئایدیا باشەکان. لە خولی یەکەمی فستیڤاڵە بە خۆشحاڵیەوە بەڕێز جیاکردنەوەی فیلمەکانتە کرد، ڕۆڵێکی دیارە هەبوو لە فستیڤاڵەکەیە. ئەتوانم بزانم هیوای تۆ ئومێدی تۆ بۆ ئەم فستیڤاڵە و خولی دووەم لە چه ئاستێکایە؟ زۆر سپاس بۆ پێزانینی بەڕێزە، لە ڕاستیا لەگەڵ کۆمەڵی هاوڕێی ترابووین کە ئەرکیەوەمان پێدرا بوو، لە ڕاستیا ئەرکێکی سەختە، چونکە پێویست بۆیە جاری وایە کۆمەڵک فیلمێتە بەردەمە هەمووی باشە چەند پۆینتێ لە یەکتری جیاکاتەوە و جارێ بە پێچوانەشەوە کۆمەڵە فیلمێک کە لە ئاستێکی ترایە ئەوەشان هەر قورسەکە لە یەکتریان جا بکەیتەوە کامیان بتوان کە بەشداری فیلمەکە بکەن. بۆ حکومی کە من ئەزمموونم هەیە لە ناوزان سلێمانی کە دەرسەڵێمەوە، جاری وایە تەلەبەکان ئەوونە خەونیان هەیە، ئەوونە ئایدیایان هەیە، ئەوونە سیناریۆیان لایەکە هەمیشەیان ئەخما وەسامە پاری زۆر تێچێ، ئەمە چۆن بگەێنە، ئەمە چۆن پارێ بەکۆکەینەوە، چۆن فەند بێنین، وەکۆی کە بڵێن دەرسی پرۆداکشن بەوتەوە. بەڵام ئەم ڕێگەیەکی کە لە ڕێگە باشەکان، چونکە ئەتوان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە خەونەکانیان بهێنەدی و کەمیش نینەوە ئەزمموانی کە پێشتر بە مۆبایل کراون هەتا فیلمی درێژی پێ بەرەماتوە. کەواتە لەگەڵ ئەوەی فیلمسازەکانمان فیلمسازە بەتوانەکان بەشداری ئەم فستیڤاڵە ئەکەن، ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ خوێندکاران و بۆ گەنجان بەڕای بەڕێز. بەڵێ دەرفەتێکی گرنگە، چونکە ئەو خەمەی کە هەیەە لە خەمی ئەوەی کە وەکو ئاماژەمان پێیاگەر بین بۆ نەگەر کامێرایەک بەکرێ بگریت تێچۆکەی زۆرترە، ئەو کاتە بودجە و ئەوانە بەرز بێتەوە بۆی ڕێگرە لەوەری لە بەردەمەوەی کە فیلمەکە بەرەم بێنی. بەڵام ئەگەر مۆبایل بێ ئەو کاتە توانێت بە مۆبایلێکی یەکێک لە مۆبایلانێک کە هەیە
بە کواڵتێکی باش فیلمەکە بەرهەم بێنی وەکو ئاماژەم پێ ئەوەی کە گرنگە ئەو پەیامە ئەو چیرۆکەیە کە لە پشت کامێراکەوە بەرەمێنرێ. ڕۆژەخان پامی تۆ چییە لێرەوە بۆ فیلمسازان بەتایبەت ئەو فیلمسازە نوێیانەی کە لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە لە فستیڤاڵە ئەیانەیە بەشداریکەن؟ بەڵێ بەشداریکردنی فستیڤاڵ یەکێکە لەو ڕێگانەی کەوا لە گەنجانەکە یاخۆ لە فیلمسازەکە کە هانیان با بە ئەوەی بەرهەمێک دروست بکەن چونکە پێت وایە ئەو بەرهەمەی کە دروستیەکەی بە تەنها نامێنێتەوە لە شوێنێکە کە قۆڕق بکرێ بەڵکو لە فستیڤاڵە زۆرترین خەڵکی بینێ وێ من لێرە بە گەنجان دەڵێم و بۆ کەسانەشی کە بەنیازن دەستکن بە دروستکردنی فیلم ئاواتێکیان هەیە ئەمەیەکێکە لە ڕێگا باشەکان بۆی کە بتوانن ئەو خەونەی کە هیانە بهێنەدی چونکە موبایل نێوەندێکە بۆی کە بتوانین ئەو خەون و دنیابینی کە هەمانە لە چیرۆکە کاجێگام بکەینەوە لە ڕێگەی موبایل بتوانین بیانهێنەدی چونکە کەمیژین وەکو ئاماژەمان پێیا کەمێژینەوە ئەزمونانێک کە لە ڕێگەی موبایلە وێنەگیراون هەتا فیلمی درێژیشی پێ وێنەگیراوە گرنگەوەی ئێمە لە پشت ئەو کامێرایەوە یاخود لە بەردەم ئەو کامێرا ئێمە چیڵین وەچی بەرەمێنین. زۆر باشە کاتە با بپرسم ئەگەر دەرفەت هەبێ ئامادەیتە بێت لە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە یاخود هەر فستیڤاڵێک بێت کە لە ڕێگەی مۆبایلەوە وێنە بگیرێت ئامادەیت هەیە کە فیلمێک دروست بکەیت؟ هیواخوازم کە بتوانم و لە ڕاستیە لەم فتریا بیرم لێ کردەوە و جاری وایە تۆ دانیشی بیرێکی زۆر لەوەکەیتەوە کە چۆن بۆجەتی بۆ فیلمەکە و بکەی لەکوێوە فەندە دەستکەوێت کێ بتوانێت یارمەتی ئەم پرۆژەی تۆ بە بەڵام ئەگە بیر لەو بکەینەوە کە بە موبایل بکەین بە دڵنیایی بەشێک لەو تێچووی کە خەممانە کەمە بێتەوە و لە هەمان کاتە ئەو ئامانجەش و یاخۆت ئەو پەیامی کە هەمانە لە ڕێگەی مۆبایل و ئەتوانن بهێنەدی و بتوانن زۆرترین خەڵکیش بیبینی ئێمە تەنها بۆ ئەو فیلم دروست ناکەین کە جگەلۆی کە حەزێکە فیلم دروستکەی ئەمانەی پەیامەکەشمان بگاتە خەڵک بۆیە هەم مۆبایل و هەم فستیڤاڵەکەش دەرفەتێکی زۆر باشەکەەوەی بۆ ئەوی فیلم بەرهەم بێنین و لە هەمان کاتە بینەرەکانیشمان بیان بینن. بێگومان سپاس بۆ ئامادەبوونت بۆ پشتگیریکردن لە فستیڤال بۆ هیوای لە ڕۆژانی فستیڤاڵە پێکەوە بینەری فیلمەکان بێت. ئینشەڵڵا سپاس بۆ ڕێستان بە هیوای فستیڤاڵێکی باش و سەرکەوتوو. سپاس بۆ بەڕێزت. گفتوگۆی ئەمڕۆمان کۆتایی پێهات تا گفتوگۆیەکی تر و فیلمسازێکی تر کاتێکی خۆش بۆ ئێوە ماڵ ئاوە.